ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 15 ئەیلولی 2025 تان پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بە مەبەستی دیداری ڕێبەرۆ جەلان بەرەو ئیمراڵی بەڕێکەوتن. ئەم دیدارە دوای 6 ساڵ ئەنجام دەدرێت. شاندی پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا با مەبەستی ئەنجامدانی دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان بەرەو دوورگەی ئیمراڵی بەڕێکەوتن و زانراوەکە شاندەکە لە پارێزەران چەنگیز گورەکلی، رازیە ئۆستۆرک و ئیبراهیم بێلمەس پێک دێ. جیامەژەی فایق ئۆزگور ئۆرۆڵ یەکێک لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا لە دیداری 27 شوبات ئامادە بوو کە لەگەڵ ڕێبەرۆ جەلان عومەر خێری کۆنار حەمڵی یەڵدرم و وەیسی ئاکتاشدا ئەنجامدرا. کۆتاجار پارێزەرانی ڕێبەرۆ جەلان رازیە ساریجا و نەورۆز ئۆیساڵ لە حوتی ئاپی ساڵی 2019 دیداریان لەگەڵ ڕێبەرۆ جەلان ئەنجامدا بوو. ئەمڕۆ سەبارەت بە و بڕیارەی کە دەمەمە سەبارەت بە پێشلکردنی مافی هیوا بۆ ڕێبەرۆ جەلانی دەرکردبوو، کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا کۆ دەبنەوە. کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا لە 15 تا 7 ئەیلول سەبارەت بە بڕیاری پێشلکردنی مافی هیوا کە دادگای مافی مرۆڤی ئەوروپا دەمەمە بۆ ڕێبەرۆ جەلانی و گیراوانی دیکە جیڤان بۆڵتان و حیاتی قەیتان و ئەمین گۆبان داینابوو کۆ دەبێتەوە. کۆمیتەکە لە کۆبنەوەی ئەیلولی ساڵی 2024دا داوای لا تورکیا کردبوو کە یاساکان لەبارەی پرسی مافی هیواوە هەموار بکاتەوە و 1 ساڵ مۆڵەتیان دابوو. کۆمیتەکە ڕایشی گەیاندبوو ئەگەر هەموارکردنەوەکە نەکرێ ئەوە بڕیارێک لە نێویاندا دەردەکەن. سەرڕای هۆشداری کۆمیتەکە تورکیا تا ئێستا هیچ گۆڕانکاری و پێداچوونەوەیەکی نەکردو و جێی سەرنجیشە بزانین کە لێژنەکە چ بڕیاری لەسەر ئەم بابەتە دەدات. هەروەها ئاماژەی لە مانگی تەمموزیشدا ڕێکراوەکانی مافی مرۆڤ و یاسایی لەوانە کۆمەڵی پارێزەران بۆ ئازادی ئۆهەدا سەبارەت بە جێبەجێکردنی مافی هیوا یادداشتێکیان پێشکەش بە کۆمیتەکە کرد و لەوێدا داوایان کرد بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا هەنگاوی پێویست بنرێت. کۆمیتەی ئامادەکاری ئەنجومەنی گەلی کوردی ستراسبورگ پێش کۆبوونەوەی کۆنسەی ئەوروپا کە تیایدا مافی هیوا بۆ ڕێبەرۆ جەلان لە کارنامەی کۆبوونەوەکەیدایە بۆ ماوەی 4 ڕۆژ چالاکی دانیشتن ئەنجام دەدا. کۆمیتەکە ئامادەکاریەکانی بۆ چالاکیەکە تەواو کردووە و ڕایگەاندووە ئەم چالاکیانە لە نێوان 15 تا 19 ئەیلولی 2025 بەڕێوە دەچێت و کاتژمێر 12 ئەمڕۆژ دەست پێ دەکات. کۆمیتەکە بانگەوازی لە هەموو کوردێک و ژنان و گەنجان و بەتەمەنەکان و گەلانی دۆستی کورد لە ئەوروپا کردووە بەشداری لە چالاکیەکەدا بکەن و ڕاشی گەاندووە دەبێت هەمووان بەشداری ئەم چالاکیە بکەن بە ئامانجی ئازادی ڕێبەرۆ جەلان، چونکە ئازادی گەلی کورد بە ئازادی ڕێبەرۆ جەلانەوە گرێدراوە و دەبێت گەلەکەمان بە هۆشیاریەوە ڕەفتار بکات و بەشداری چالاکی دانیشتن بکەن و هەنگاوێکی تر بەرەو ئازادی بنێن. هەروە دەشڵێن ئێمە هەموو ئامادەکاریەکانمان تەواو کردووە و دۆستەکانمان بانکێش دەکەین بۆ ئەم چالاکی دانیشتنە. هەروەها بۆ جێبەجێکردنی بڕیاری مافی هیوا بۆ ڕێبەرۆ جەلان لە چەند شارێکی تورکیا و باکووری کوردستان چالاکی جەماوەری ئەنجامدرا و ڕاگەیاندرا و خوێندرایەوە. لە ئیستانبول، ئەزمیر، ئەنقەرە، وان، مردین، شەرناخ و ڕۆحا و تیلۆک ڕاگەیاندرا و خوێنرایەوە. پانکارتی دەست بەجێ مافی هیوا جێبەجێ بکرێت هەڵگیرا و دروشمی بژی سەرۆک ئاپۆ و بژی بەرخۆدانی زیندانیش بەرزکرایەوە. لە ئیستانبول ڕاگەیاندراوەکە لەلایەن ئەندامانی کۆمەڵی مافناسان بۆ ئازادی ئۆهەدە خوێنرایەوە و تیایدا ڕایانگەیان ئازادی بەڕێز ئۆجەلان نابێت تەنها وەک مافێکی تاکە کەسی ببینرێت، ئەو کاتیش دەبێت وەک پێویستیەک بۆ کردنەوەی ڕێگەی ئاشتی کۆمەڵایەتی و سیاسەتی دیموکراتیک هەڵبسەنگێندرێت. هەروەها بانگەوازیش لە کۆمسیۆنەکانی ئەوروپا و هەموو پارتە سیاسیەکان و پەرلەمان و لایەنە دادوەریەکان و بە تایبەت وەزارەتی داد و دامەزراوە پەیوەندیدارەکان کرا دەستبەجێ بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا و کۆمیتەی ڕێگری لە ئاشکەنجەی نەتەوەی گرتوەکان
جێبەجێ بکەن و بانگەوازیشان لاگەل و ڕایگشتی دیموکراتیک و هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کرد کە بۆ بە کۆمەڵایەتیکردنەوە و جێبەجێکردنی مافی هیوا هەڵویست بنوێنن و بەرپرسیارەتی لاستۆ بگرن. هەروەها هاوسەرۆکی کۆنگرەی دیموکراتیکی گەلان هەدەکە لە ئیستانبوڵ ڕایگەیاند بۆ ئەوەی پرۆسەکە باشەوەی تەندروست بڕێوە بچێت دەبێت مافی هیوا بۆ ڕێبەرۆ جەلان جێبەجێ بکرێت و ئازاد بکرێت. لە ئێزمیریش ڕێکخراوە یاساییەکان و مافەکانی مرۆڤ پانکارتی مافی هیوا دەست بەجێ جێبەجێ بکریان بەرز کردەوە و بەڕێوەبەری لقی ئەزمیری ئۆهاداوتی گەرنتی یاسایی ئەم قۆناغە مێژوویە با جێبەجێکردنی مافی هیوا دەبێت. هەروە لا چالاکی هێزەکانی کار و دیموکراسی ئەنقەرەشدا هاوسەرۆکی گشتی کۆمەڵی مافەکانی مرۆڤ ڕایگەیاند بنەمای مافی هیوا نەک تەنها بۆ ڕێبەرۆ جەلان بەڵکو بۆ هەزاران زیندانی سیاسی دیکە دەبێت جێبەجێ بکرێت. هاوکات لە ڕاگەیاندراوەکەی شیاندا ئاماژیان بۆ کرد کە مافی هیوا وەک مافێکی بنەڕەتی مرۆڤ پێویستیەکی ناچاریە و یەکێکە لە سەرەکیترین هەنگاوەکان بۆ جێبەجێکردنی پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک. لاوانیش لا ناوچەی قۆسەری مردین و لا ناوچەی جەزیرەی شەرناخ و هەروەها لە ڕۆحا و لە ناوچەی شاهین بەی دیلۆکیش بۆ هەمان داواکاری ڕاگەیاندرا و درا و لە ڕاگەیاندراوەکانیشدا داوا لە پەرلەمانی تورکیا و دادوەری وزارەتی داد و هەموو دامەزراوەکان کرا کە بەرپرسیارەتی بگرنە ئەستۆ و مافی هیوا جێبەجێ بکەن. کۆنسەی بەڕێوەبەری کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە سەبارەت بە سێمین ساڵگیاتی شۆڕشی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەیاننامێکی بڵاو کردەوە. دەقی بەیاننامەکەی کەنەکە بەم شێوەیە سێمین ساڵیاتی شۆڕشی ژنجیان ئازادی 3 ساڵ لەمەوبەر بە دەنگی ژنجیان ئازادی لە شەقام و گۆڕەپانەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەڵهات و لە ماوەیەکی کووردا بۆ دەنگی هەموو ئازادی خوازەکانی ئێران و لەوێشەوە بوو بە دروشمی جیهانی. هەروە دەشڵن ئەم بزوتنەوەی لە هاواری ژنان و گەنجانەوە لە دایک بوو ئەو ژنانی لا دژی ستەم و دیکتاتۆریە دۆستانەوە و باژیانی خۆیان ڕێگایەکی نوێیان کردەوە. لا بزوتنەوەی ژنجیان ئازادی ژنان و گەنجان ڕۆڵی پێشەنگ و چارەنووسازیان هەبووە و هەیە. کەنەکە ڕاشی گەاندو ئەمڕۆ لە سێهەمین ساڵیادی ئەم ڕاپەڕینەدا شاهدی ئەوەین کە ژنجیان ئازادی بووەتە پردی پێکەوە بەستنەوەی نێوان کورد و فارس و بەلوچ و عەرەب و هەموو پێکهاتە جیاوازەکانی ئێران و دەشڵێن ئەم ڕاپەڕینە هەروەک چۆن ئەزمونێکی گرنگە بۆ سەرجەمگەلانی ئێران ئەزمونێکی گەورەشە بۆ گەلی ڕۆژهەڵات و لایەنەکانی سیاسی. هەروە کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە ئەم ڕایک دەگەێنێ ئەم ڕۆژە نەک هەروەکو بیرهێنانەوەی ڕابردوو بەڵکو وەک سەرەتای هەنگاوێکی نوێ دەبینین و ڕاشیانگەاند و ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر ڕوونەکە ژنجیان ئازادی تەنها دروشمێک نییە و چرای گۆڕانکاریە. کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار بە بۆنەی سێهەمین ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی پەیامێکی بڵاو کردوتەوە ڕێگەاندووە لە سێهەمین ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی یادی شەهیدانی ئاشتی و دیموکراسی شلێ ڕەسووڵی ژینا ئامینی نیکا شاکەرەمی ئارمیتا و هەموو شاهیدانی شۆڕش بەرز ڕادەگرین و بەڵێنی خۆمان بۆ فراوانکردنی تێکۆشان نوێ دەکەینەوە. هەروە ڕاستی دیگەین ئەوەی لە شۆڕشی ژنجیان ئازادیدا ڕوویدا خاڵێکی وەرچەرخانە لە مێژووی تێکۆشانی گەلی کورد و گەلانی دیکەی ئێراندا و پەیامی بنەڕەتی ئەم شۆڕشە دامەزراندنی کۆمەڵگەی دیموکراتیکە. هەروە کەژار جەخت دەکاتەوە ڕاپەڕینی شۆڕشگێڕانی ساڵی 2022 ڕادیکاڵ و وێرانە بوو ژنانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئەو ڕێگەیەکە هەڵیان بژاردووە مەحاڵە پاشەکشەی لێ بکەن. هەروەها کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان لە کۆتایی ڕاگەیاندراوەکەیشیدا نووسیوێتی ژنانی تر خۆیان داهاتوی خۆیان دیاری دەکەن و چارەسەری ڕاستەقینەی پرسی ژنان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەو شۆڕشە سەردەکەوێت. هەروەها لە شاری ڤانکۆڤەری کەنەدا و شاری یوتیوبوری سوێد و لە شاری کۆنی ئەڵمانیاش بە بۆنەی سێهەمین ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی و کوژرانی ژینا ئەمینی لەلایەن ئەفسارانی پۆلیسی ئەخلاق
بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە چالاکوانان و ئازادی خوازانی شارەکە و ڕێکخراوەکانی لێبوردنی نێودەوڵەتی و حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خۆپیشاندان بەڕێوەچوو. باوتنەوەی چەندین دروشم پشتیوانی خۆیان بۆ شۆڕشی ژینە ئەمینی و کۆڵبەران و ژینگە پارێزان و هەروەها هەڵواتیانی کورد و ئێرانی دووپات کردەوە و لە خۆپیشاندانەکانە ئاماژیان بۆش کرد کە سەرهەڵدانی شۆڕشی ژنجیان ئازادی سەلماندی گەلی کورد باچۆکدا نایە. ئیداری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا جەختی لە بنەمانی نیشتمانیەکان کردەوە کە بریتیە لە پابەندبوون بە یەکێتی سووریا و خاک و گەلەکەی و هەروەها هەر پرۆژێک بە زیان بە سەروەری خاکەکەی بگەێنێت یا ببێتە هۆی دابەشبوونی خاکەکەی ڕەت دەکاتەوە. فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی ئیداری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە کە ڕێککەوتنامەی دەی ئازار و کۆبوونەوەکانی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و سەرۆکی کاتی سووریا هەنگاوێکی گرنگ بوون بۆ دۆزینەوەی زمینەیەکی هاوبەش بۆ دیالۆگی بنیاتنەر. هەروە ڕاشی دەگەێنن ئەزمموی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سەلماندی کە زۆرترین گرنگی بە یەکێتی وڵات و پاراستنی سەقامگیریەکەی داوە لە ڕێگەی ئەو قوربانی دانەزۆری کە بۆ ئازادکردنی ئەم ناوچانە لە ڕژێمی پێش و پاشان لا ڕوبەڕووبوونەوەی درندەترین تیرۆریستی نێودەوڵەتی داوە. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەشدا باس لە داهاتووی سووریا کراوە و ڕاشی دەگەێنن جەخت دەکەینەوە کە هەموو لێژنە تایبەتمەندەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە تەواوی ئامادەن بۆ دەستپێکردنی کارەکانیان هەر کاتێکە لەلایەن دیمەشقەوە دیاری بکرێ و دەشڵێن بە بیری دەهێنینەوە کە هیچ نزیک بوونەوەیەکی واقعی بۆ چارەسەری کێشەی سووریا ناتوانێت بڕیاری 2254 نەتەوەی گرتووەکان تێپەڕێنێت و لەسەر بنەمای ئەوە داوا دەکەین کۆنفرانسی نیشتمانی ئەنجام بدرێت کە هەموو هێز و پێکاتەکانی سووریا لەخۆ بگرێت. ڕۆژنامەی زێناشناڵ راپۆرتێکی بەناونیشانی کوردەکانی سووریا هێز بەدەست دەهێننەوە و دوای شکستێنانی هەوڵەکانی شەڕع بۆ کۆنتڕۆڵکردنیان بڵاو کردوێتەوە. ڕۆژنامەکە نووسیویەتی هەوڵەکانی ئەحمەد شەر سەرۆکی سووریا بۆ چەسپاندنی کۆنتڕۆڵی حکوومەتی ناوەندی شکستی هێناوە لە کاتێکدا هێزەکانی سووریای دیموکراتیک پێکەکانی خۆیان لە ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە بەهێزتر دەکەن. هەروەها ڕۆژنامەکە ئاشکراشی دەکات کە شکست هێنان لە چارەسەرکردنی دۆسیەی کورد کاریگەری لەسەر پەیوەندیەکانی دەرەوەی سووریاش هەبووە بە تایبەتی لەگەڵ ئەمریکا کە لە مانگی ڕابردوو نەرمترە لە بارەی بیرۆکەی ناناوەندیەتی. بە پێی راپۆرتەی ڕۆژنامەکە دەست پێشخستنی بۆجێ بۆ ئاوادانکردنەوەی سووریا بەبێ پاڵپشتی ئەمریکا نیمچە مەحاڵ دەبێت لە کاتێکدا واشنگتن نزیکەی 2000 سەربازی لە سووریا هەیە کە زۆربیان لە ناوچەکانی ڕۆژهەڵاتدان کە لەلایەن قەسەدەوە کۆنتڕۆڵ کراون. گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.